ئەمڕۆ هۆبەی گەلەری لە بەڕێوەبەراتی چالاکی قوتابخانەکان هەستان بەکردنەوەی پێشانگای شێوەکاری بۆ دە قوتابی لە قوتابخانەی سەرۆرانی کچان واتە ئامادەی سەرۆرانی کچان لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێر. بەڕاستی سەرسام بووین بە ئیشەکانی قوتابیەکان، قوتابی لەو تەمەنە بتوانن شتی وەها داهێنەرانە ئیشی لەسەر بکەن، بە تایبەتی هەندێک لە قوتابیەکان ئیشی دیزاینیان کردبوو. پێشنیاری ئەوم لە بۆیان کرد کە ئەو ئیشانە بتوانن لە ڕێگای با بڵێن سۆشیال میدیاوە بڵاوی بکەنەوە، لەوانەیە کۆمپانیای بیانی داوایان بکاتن کەوا ئەو ئیشانە با بڵێن لێیان بکڕیتەوە، ئیشی فاشۆنی پێ بکرێتن و هەروەها لە قوتابخانەکانی تری شێوەکاری با بڵێن مەدرسەکانی تری شێوەکاری ئیشیان کردبوو لە ئیشی واقعی، لە ئیشی حەدیث، لە ئیشی سوریالی، ئیشی سکێچ فەحەم. دەستخۆشی لە مامۆستا مەهاباد دەکەم کە مامۆستای هونەرە لە قوتابخانەی ئامادەی سەرۆرانی کچان، هەروەها دەستخۆشی لە کارژێری قوتابخانە دەکەم کە توانیان بە ماوەیەکی کورت ئەو پێشانگای ئامادە بکەن. هیوادارین لە ئایندە قوتابخانەکانی تریش ئەو قوتابیانەی کە بەهرەمەندن بتوانن سوود لە بەهرەکانیان وەربگرین و پێشانگای هاوشێوەی ئەو پێشانگای ئەو ڕۆیان لە بۆ بکەینەوە. ئێوەش بەخێر بێن. کە ئەمڕۆ لەم پێشانگایە بەشداریم کردەوە بە چەند تابلۆیەک و ئەمەش تابلۆکانمە کە زیاتر باس چۆن بڵێن هونەرمەندە ئەوروپیەکان و هونەرمەندە ئەمریکیەکانن و ئەتوان بڵم ئەو کاتە چکە بۆی ئەوێنانم کە شاچکە سەردەمی کەرەنتینە بووە و زیاتر ئەو کەسایەتیانم زۆر بەدڵ بووە و فیلمەکانی ژیانم زۆر بەدڵ بووە. سە بۆ نمونە ئەم تابلۆیە کە باسی تاڵانی پارەکات کە زۆر بمان ئەو چۆن بڵێن ئەمە پرۆفیسۆر و زۆر بەشمان ئەیناسین و چۆن بڵێن فیلمەکەی زۆر بەناوبانگ و منیش پێی سەرسام بووم و کێشام و هەروەها ئەمە ژیان هاری پۆتەرە کە زۆر بمان فیلمەکەی ئەناسین و پێی سەرسام بووم و کێشام و زۆربەی ژیان ئەتوان بڵێم کەسایەتی ئاساییان چارلی چاپلن کە ئەوەش هونەرمەندی بەناوبانگی ئەوروپیە هی سەردەمی نۆزدەکانە و بەم وێنانە بەشداریم کردووە لەگەڵ هاوڕەکانمە. زۆر سپاس. سەرەتا بەخێراتنی تەلەڤیزیۆنەکەتانەکەم کە پەروەردە ئێمە وەکو قوتابخانەی ئامادەی سەرۆرانی کچان کۆمەڵە بەهرەمەندێکمان هەیە کە قوتابینە لە قوتابخانەکەمان حەزمان لێبوو چالاکیەکانی پێشانی گشتلایەک بدەین کە بەهرەکانیان مستەوایان چەندە. زۆربەی زۆری تقریبان 10 تەڵەبێ بەشداری لەو پێشانگایە تایبەتەی کردووە. هەریەکە و شێوازەکی بەکارهێنێ مەسەن زیاتریش کارەکانیان لەسەر کارتۆنە بۆ نمونە مەسەڵەن کاریش هێڵکاریە ئەجە بە جۆرەکانی هێڵکاری بە چەند شێوازێک کاریان لەسەر کردیە. بەشێکیان وەکو ڕنگ بەکاریان ڕەنگی ئەگرێلیکە زەخرەفەیە ئیشەکانیان بە وردیە. پێم خۆش بوو چالاکیەکانیان ببین و گرنگی بەو بوارەش بدەم بە تایبەتی لە مەکتەبەکەی خۆمان کە تۆزێک ینی بە گشتی لە هەموو مەکتەبەکان گرنگی پێنادرێ. حەزم کرد ئەو هەنگاوەکبی لە بۆ ئەو مەکتەبانەش کە بتوانن تەڵەبەی بەهرەمەند کۆ بکەنەوە و نیشانیان بکەن و ببنە بەشێک لە بۆ گەشە پێکردنیان. خۆشحاڵیشم بەو پێشانگای لەبەرەوەی ئەوتە نمونەکی تایبەت لە بۆ ئەو قوتابیانەش کە پێشکەوتنەکی باش بە خۆیانەوە ببینن
هیوادارم سەرکەوتوو بن. مامۆستاگیان ئەمە یەکەمین ساڵە بڵێن پێشانگایان بۆ ئەوکەیتەوە یاخود ساڵانە بەردەوام ئەو چالاکیانە هەیە بەتایبەتی لە وەرزانەی کە وەرزی بەهارە و فستیڤاڵی ساڵانەی قوتابخانەکانی شەکرێت. خۆی هەموو مەکتەبە ساڵانە پێشانگەیان هەیە ئەمە بەشدارە بین لە هەموو ساڵەکان و لە مەکتەبێژ ئەتوانێت فستیڤال هەیە جار هەیە ئەیکەین جار هەیە ناکەین پێڕاناگەین بەس ئەو سەر تقریبەن ئەو شتە نوێ بوو ینی هەستین بە شتێکی نوێ کە تایبەت بە بەهرەمەندەکان وەکو نۆخبەک هەرمان بژاردن. هیوادارم سەرکەوتوو بن و بەردەوامی شەبین ئینشاڵڵا لەسەری بە هاوکاری مامۆستا مەهاباد و هەشت قوتابی توانمان ئەو پێشانگایە بکەینەوە. ئەو وێنانەمان دروست کرد ئەو وێنانیان تەختیتە و هەروە ئەلوانیشمان بەکارهێناوە لە بۆ زەخرەفە ئەلوانەکان زیاتر لە بۆ زەخرەفە بەکاردێنین بەس تەختیتەکان قەلەم ڕەساس زیاتر بەکاردێنین. بەشداریمان کرد لەگەڵ هاوپۆلەکانم لەو پێشانگایە بە یارمەتی مامۆستا مەهاباد دەستخۆشی لێ دەکەین و سوپاسی هەموو بەڕێزانش دەکەین کە لێرە ئامادە بوون ئەمنیش بە چەند زیاتر لە 30 تابلۆ لێرە بەشداریم کرد ئەوانش بەشەکە لە تابلۆیەکان کە شێوەی ئەندازیاریە تەختیتە و زیاتر وێنەکانیشم بەڕەساس دەیکەم هێشتا نەچوومەتە سەر ئەلوان مائیم. ئەوە لە ماوەی 5 ساڵ ئەوە چارەم پێشانگایە کە بەشداری دەکەم لە هەموو پێشانگایەکان بە چەند تابلۆیەکی شێوەکاری بەشداریم کردیا هیوادارم وێنەکانیشم جێی سەرنجی بینەران بوو بێ.